لە دەرگای ئەستێرەوانیدا بە گەورەی نووسراوە کەس بۆی نییە بێتە ژوورەوە بەهرەمەندەکان نەبێت. خەڵک بە ناوی ژیانیان بە ناوی کوڵاڵە بانگ ئەمەل خام ئەوە و پرسیارێکی زۆر زیرەکانە بوو کردت تا بە دڵی خۆت و دەرهێنەریش بوو بێ. لە حەسێکەوە دەسم کرد بە دەوربینین فێری ئەوە نەبوو لە ماڵەکە شاتەنانە بزمارێکیش داپتی گەروانە دوو جاچە کشکەوەشان شەوەکەی بە شەتی هاوین بێ زستان بێتە حەمولی ناکە باوکم ئەمنێرێ بۆ بەغا لەوێ ئەخوێنم کە دەرچووم ئەبم بە هێرقل ئەڵێ کوورەکەی منوتم خولە چەخماخم منوتم خولەی چەخماخسازم. شادان فوئادی هونەرمەند چی بە شادان فوئادی مرۆڤ هەڵێ چ ڕۆڵێک هەیە کە تا ئێستا نەتبینیوە و زۆر حەزەکەی ڕۆژە لە ڕۆژان ئەو ڕۆڵە ببینی. ڕەوڤەحیان نەحمەسالە لە ڕێگەی چێشخانە میروارەکانی غوربەتەوە هەندێک ڕێنمای تەندروستی بە بۆنێ مانگی ڕەمەزانی پیرۆزەوە پێشکرد بە بینێرانی بکەین بۆ ئەوەی لەبەرگی شەماڵی عەبەڕەش بێتە دەرەوە دەوری هۆملێسەکە بە تەواوەتی بەرجەستە بکات. بە درێژایی شانۆکە قورسایی لەسەر ئەو شخصێت. ئەگەر زەمن بگەڕێتەوە هاملێت نەسی هاملێت بێتەوە بەردەستی کێ ڕۆڵی سەرەکی جەنابی موفەتیشی دەبینی؟ شادان خان کێ وەستایە؟ وەڵا زۆریشە ئەمە چەندەمەوت هێشتا دوانەوەتوە چی زۆرە بڵێت چەندی ڕاست بزانین پۆلیس لە دەرگا بڵێ وە ژنەکە لێ یای ئێمە کە چەندین کارمان کردووە هەمووی لەسەر حسابی گیرفانی خۆمان. ئەمەش کارێکی باشە بە تایبەتی ئەو کەسانی کێشی لەشیان زۆرە و یاخۆ شەکری جۆری دویان هەیە. مێ لە شادان پرسم چ شتێکی منی بەدڵ نییە. کوڕەزا و کچەزاکان کوامتان زووتر تووڕابن؟ تیشێگەدا ڕووناکترە لە هەتا ئەم عینەکەم کە لە چاوە بوو ئاوا چاوم بس کردەوە. گشتە و مرواریانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو.